So help me God. So help me God. دۆناڵد ترامپ وەک چۆن بوون بە سەرۆکیەکەی ناکۆچی و کاردانەوەی بەدوای خۆی داهێنا بە هەمان شێوە کاندیدەکانیشی بۆ وەرگرتنی پۆستی وەزارەتەکان ناکۆچی لێکەوتۆتەوە. دوای مشتومڕێکی زۆر لە نێوان ئەندامانی کۆمارەکان و دیموکراتەکان ئەنجومەنی پیران بە 56 دەنگی بەڵێ و 43 دەنگی نەخێر ڕێکس تێلەرسنی وەک وەزیری دەرەوەی ئەمریکا و گەورە دیبلۆماتکاری ئیدارەی نوێی کۆشکی سپی پەسەند کرد. لە سیانزەی کانونی یەکەمی 2016دا دۆناڵد ترامپ تێلەرسنی بۆ پۆستی وەزیری دەرەوە کاندید کرد و لە 23 مانگی ڕابردوودا لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی پیران بە 11 دەنگی بەڵێ بەرامبەر بە 10 دەنگی نەخێر دۆسێکەی ڕەوانەی ئەنجومەنی پیران کرد. دیموکراتەکان لە ئەنجومەنی پیران دژی دیاریکردنی تێلەرسن بوون بۆ پۆستی وەزارەتی دەرەوە ترسیان لە نزیکەکەی هەیە لەگەڵ سەرۆکی ڕووسیادا. بەڵام لەبەر ئەوەی زۆربەی کورسەکانی ئەنجومەنەکە بەدەست کۆمارەکانەوەیە نەیانتوانی ڕێ لە پەسەندکردنی بگرن تا نەبێتە وەزیری دەرەوە. ڕێکس تێلەرسنی ئەندازیار و بازرگان لە ساڵی 1975ەوە پەیوەندی بە کۆمپانیای ئیکسۆن مۆبیلی ئەمریکیەوە کردو و لە ساڵی 2006 تا 2016 بۆتە سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردن و سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیاکە و لە کۆتایی ساڵی ڕابردووشدا خانە نشین بووە. تێلەرسن بە کەسێکی نزیک لە ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیادا دەمرێت. ئەو دژی سەپاندنی سزا ئابوووریەکانی سەر ڕووسیا بوو لەسەر قەیرانی ئۆکرانیا و بە بەهای ملیۆنان دۆلار گرێبەستی وزەی لەگەڵ کۆمپانیای نەوتی نیشتیمانی ڕووسیا ڕۆس نەفت ئیمزا کردووە. کۆشکی کرملین لە ساڵی 2013دا مەدالیای هاوڕێیەتی پێبەخشیوە. تێلەرسن پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمیشدا هەیە. لە ساڵی 2012دا لە کاتی سەردانی بارزانی بۆ ئەمریکا لەگەڵ بارزانیدا کۆبۆتەوە. هەر لە سەردەمی سەرۆکایەتی تێلەرسندا لە ساڵی 2012دا کۆمپانیای ئیکسۆن مۆبیل هاتە هەرێمی کوردستان و لە کەرتی نەوتدا دەستی کرد بەوە بەرهێنان. لە ئێستادا ئیکسۆن مۆبیل لە 6 کێڵگەی نەوتی هەرێمدا کاری دەرهێنانی نەوت دەکات. بەشێک لە شارەزایانی ئەمریکا پێیان وایە دیاریکردنی تێلەرسن کە کەسێکی بازرگان بوو پێشتر هیچ پۆستێکی سیاسی نەبووە لەگەڵ سیاسەتەکانی ترامپ بۆ گەڕاندنەوەی کۆمپانیا ئەمریکیەکان بۆ ناوخۆی وڵاتەکەی یەک ناگرێتەوە. چونکە بە بڕوای ئەوان تێلەرسن بازرگانێکی ئازا بوو بڕوای بە ئەنجامدانی گرێبەستی گەورە هەیە لەگەڵ حکوومەتەکاندا و دژی سربەخۆی ئەمریکایە لە بواری وزەدا.